الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لێ ببینەرانی کەناڵی دیمەن لە بەرنامەی ڕووناهیەوە لە ئەڵقەیەکی تازە لە خزمەتتانین. ئەمڕۆ ئێمە لە بازاری ژێر پردەکە لە شاری سلێمانی، ئەم بازارە هەر بە ژێر پردەکە ناسراوە، تایبەتە بە کڕین و فرۆشتنی پەلەوەر و ئاژەڵی کێوی و ماڵی. خەڵکانێکی زۆر سەردانیەکەن. مرۆڤ کە دێتە ئێرە تووشی ئینێرجیەکە بێ، هەر گوێی لەو قاز و قورینگانە بێ، هەر لە خۆیەوە حەزەکە بچێ هاوڕەکانی داوەتکە. ئەچینە لای کۆمەڵێ پیشەوەری بەڕێز، کۆمەڵە دوکاننارێک لێرە گفتوگویەکی دۆستانە ئەەکەین، باس لە سەر جەم ئەو کێشە و گرفتانە ئەەکەین کە لێرەیە ڕوئەدا لەگەڵ خەڵکەکەیە یان لەگەڵ خۆیانە یان جۆری ئەو پەلەوەرانە چین کە لێرەیە زیاتر ڕەواجیان هەیە، زیاتر فرۆشیان هەیە. هەندێکیان تایبەتن بە وەرزی زستانەوە. ئەمانەیە ئەو پرسیارە بکەین کە بۆچی ئەو پەلەوەرانە زیاتر ڕەواجیان هەیە، خواستیان لەسرە لە وەرزی زستانە، هۆکارەکەی چییە؟ و ئەو سعر و نرخانەی کە دیاری ئەکرێ، ئایا کەسەکان خۆیان دیاری ئەکەنیان لەسەروی خۆیانەوە سعرەکان تەحەکوم پێواکرێ؟ چەند جۆر ئاژەڵ و پەلەوەر هەیە لێرەیە؟ لەگەڵمانابن، حەزەکەم چەند کەسێک وەرگرین، چەند بەڕێزێک بۆ ئەوەی باسی گوزەرانی خۆیان بکەن. تایە هەیە زیاتر لە 30 ساڵە لێرەیە کارەکە، واتە ئەزمونێکی زۆر کۆکراوەتەوە، تەجروبەیەکی باشی هەیە. ئەمانەوێ لە بنەما وەکو بنەما بۆ بەرنامەکەی ئێمە ئەو پرسیارانەمان ئاراستەی ئەو کەسە بە ئەزمونان بکەین کە چەندین ساڵە لێرەیان. ئایا ئەم بازارە هەتا ئێساکە وەکو خۆی ماوەتەوە وەکو جاران، یان چونکە من ئەوەنەی لەسەری خوێندە بێتمەوە زیاد لە 70 بۆ 80 ساڵە لێرەیە خەڵکی ڕەواجیان هەیە. یەکێک لە پرسیارە جەوهەریەکانی من ئەوەیە، بۆچی ڕۆژی جومعە، ڕۆژانی هەینی خەڵکی لێرەیە زیاتر کۆ ئەبێتەوە؟ ئەڵێ ئیتیفاقێک کراوە لە بینی شارەکانە. لە شاری بەغدا سوق الغەزل هەیە، لە سەدەی 9 زانیەوە دامەزراوە لە سەردەمی خەلیفەی عەباسی مکتەفا بئەمر الله. لەو کاتەوە ڕۆژانی هەینی دیاری کراوە بۆ سەردانیکردنی ئەم جۆرە بازارانە. لە شاری کەرکووک بازاری گەورە هەیە لە پشت قەڵا، بە هەمان شێوە ڕۆژانی هەینی جممەی دێ. یعنی ئەمە پرسیارە، بۆچی ڕۆژانی هەینی؟ ئایا تەنها لەبەر ئەوەیە کە پشووە؟ لە شارەکانی جنوب ڕۆژانی شەممەش پشووە، بۆچی ڕۆژانی شەممە ئەو ئیقبالەی لەسەر نییە؟ ئێمە ئێستا لە جگە لە ڕۆژی هەینی لێرەین، ئەبینین خەڵکێکی زۆر نەهاتووە بۆ ئێرە، وردە وردە قەرەباڵغە بێ، بەڵام وەکو ڕۆژانی هەینی نییە. ئێستا ئەبینن ئۆتۆمبیلەکان زۆر بە ئاسانی ڕێ ئەکەن، بەڵام لە ڕۆژانی هەینیە هەمووی دائەخرێ لەبەر خەڵکی. ئایا ئەم هەموو خەڵکە کە دێ بۆ ئێرە سەرجەمیان بۆ کڕین و فرۆشتنە بە پەلەوەر، یان هەر هیوایەتێکە و حەزە و ئەوێ دێت بۆ خۆی تەماشای ئەم قاز و قورینگانە بکە؟ ئەمانە هەمووی پرسیارە. ئەمەوێ لەگەڵ ئەو برا بەڕێزانی کە لێرەیە بوونیان هەیە، ئەو هەوڵاتیانی کە سەردانی ئێراکەن، گفتوگۆی ئەم بابەتانە بکەین و لەگەڵمانابن ئینشاءڵڵا شتی زۆر ناوازە فێرەبی. فەرموو. طبعاً ئەمڕۆ لەبەر ئەوەی جەوەکەی باراناویە، بازاری ژێر پردەکەی شاری سلێمانی کەمێک چۆڵی پێوە دیارە، لەبەرەوەی ساردە، لەبەرەوەی ڕۆژانی هەینی نییە. هەر لێرەش وەکو شارەکانی تر ڕۆژانی هەینی ئێرە جممەی دێ لە خەڵکی لە پیشەوەرەکان. ئیتر نازانم بۆ ڕۆژی هەینی دیاری کراوە بەم شوێنە. ئەوەنەی من بزانم لە شارەکانی تریش ئاوا دیاری کراوە. بۆ نمونە لە شاری کەرکووک ڕۆژی هەینی بەرناکەوێت، لە شاری بەغدا بە هەمان شێوە ڕۆژی هەینی بەرناکەوێت. ئەمەوێ بچمە لای چەند پیشەوەرێکی بەڕێز کە چەندین ساڵە ئەمە کاریانە لە ئەم شوێنەیە. ئەمەوێ ئەو پرسیار و
گیر و گرفتانەی کە لە سەرەتای بەرنامەکەیە باسم لێوە کرد ڕوبەڕووی ئەم بەڕێزانەشی بکەمەوە سڵاو لێبێ باشی بەڕێزم ئەگەر جەنابەت ناوی خۆت بناسێنی شاخەوانە و کاک شاخەوان دەمێک ئەمە ئیش و کارمە و لە ساڵی 4 لێرەم چاوە ماچەکەمە خێر لە 94ەوە بەڵێ چەند ساڵ ینی 28 ساڵە بەڵێ هەر لەم شوێنەیە بەڵێ لەم دوکانە باشە ئەم شوێنە ئەگەر مەجال هەبێت وەکو جاران ماوە لە ڕووی بینا و لە ڕووی لە ڕووی شێوازەکەیەوە هەروەکو جاران وایە هیچ گۆڕانکارێکی ناتەوە بەسەرە باشە لە ڕووی خەڵکەکەشەوە هەر خەڵکەکەی جاران کەمێ خەڵکی نەگۆڕاتەوە زۆر نانە باشە جەنابەت چەند جۆر ئاژەڵە فرۆشی من وەڵا قەلی کوردیمدایە قازی کوردیمدایە کەڵە شێرومریشی وماتمدایە مریشی ناسکمدایە ئەم جۆرە باڵندانە بەڵێ جیاوازیان چییە و خواست لەسەر کامەیان زۆرترە لەم کاتەیە خواست لەسەر قاز و قەل هەیە من تەبانەوە پرسیارە ئێستا ئەزانین لە وەرزی زستانە بەڵێ لە سەهۆڵەکە زیاتر خواست لەسەر شێلم و پاقلە و ئەوانە هەیە لەبەرەوەی گەرمە قاز و مراوی پەیوەندی چییە بە زستانەوە وەڵی خۆی قاز لەبەرەوەی زیاتر چەورە قاز نسبەتێکی چەوری تایە بەڵێ چەوری زیاتر پێبەخشێ بەڵێ بۆ گەرمە بیتەوە بەڵێ قەلیش هەر بە ئاماشت قەلی کوردی بەس قەلی کەشاوەرزی و مەسلاح و ئەوانە جیاوازیان هەیە ئێستا ئێمە لێرە دوو کەسین کوڕێکی شەریکم لێرێ نەهاتووە من یەم تا دەوری سەعات 11 و 12 لێرە بە دوای 12 خۆم ئەچم بۆ لادیەکان قەلەکە ئەکڕم دەبێ 12 بێ 15 بێ ئەێنم قازەکەش بە هەمان سەرچاوی کڕینی ئێوە لە لادیەکانە یان بۆتان دێن سەرچاوی ئەم شخصی ئەم دوکانەی من باسەکەم باشە ئیلاقی خەڵکی ترم نییە لەبەر لە هەما لە هەنوع شوێنەوە بەش شخصی ئەم دوکانەی من زۆربەی خۆم خەڵکی قەراخم بەس ئەچم لە شارباژێ ڕێکردن باشە زۆربەی لە 100 بۆ 85 شتەکانم لە شارباژێ یعنی هەمووی کوردیە هەمووی کوردیە بە شەر دەتا بە مشتەرەکانی شەڵم لەو کاتۆی کە منەم ئیشمەوتومە قەلەکە و بربەدڵێ نەبوو ئەتوانی بێت لە باتی قەلێ پێش قەلبەری یا لە باتی قازێ پێش قەلبەری ئاخر بەدڵی نەبوو ئەتوانێ بێت پێش قازبەرێ پێش قەلبەری بەڵێ زەمانە تەحەداکە بە قوت ئارە وەڵا حەمد و سەنا دەستا خۆش بێ هیوادارم هەروە بمێننەوە زۆر بەڕێزیخوا بە خێربێن سەرچاو ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم نرخەکانیان چۆنە نرخەکانی پێشەوەی بێمە ئێرە لەگەڵ ئەو برابڕێزانەیە باسم کرد ئەڵێن یعنی باڵندەی وا هەیە نرخێ زۆر بەرزی هەیە نرخەکانیان ئەگەر جەناب و کاتی بێ چینە لای قەلەکان پیشانتێم و یەک بێت هەر لێرەیە هەر ئەوە قەلەکانە لێ وڵا ئەگەر لەگەڵ مابەڵکو هاوکارانم یارمەتیمان بدەن قەلەکان سەیری براوکەمانە باڕێ باشە ئەم قەلە باڕانە لای من بە 11,000 باشە لە 6 کیلۆتیاتی تا 7 کیلۆ نیوش ئاوا بەڵێ ئەمانە سعریان لە چەندێکایە ئەمە کیلۆی بە 11,000 کیلۆی لێرە لای من کیلۆ دەرەچێ لە 6 کیلۆتیاتی تا 7 کیلۆ باشە ئەم نرخە جاری وا هەیە گرانە ئێمە باسی قەلێکمان کرد ئەڵێ لەوەیە بگاتە 7,000 خۆی قەلبێ منە دەگاتە 100,000 گاتە 120,000 قەلی ژێ بای 170,000 ئەم نرخە هەچ کەس ژانی خۆی سێ من ڕۆژانە بە چاوی خۆتان بیبینن زیاد لە 200 قازمەیە سەعات سێ وەرە قازم نەماوە لەبەر بۆ نسبەتێکی کەمێ خەمە سەر و هەم خەڵکەکەش بۆی بکڕێ بۆی بخورێ لەگە بازاری شاکیلوی 1500 فەرق قەلەکەشم بە هەمان شێوە قەلی خرتێن بە 15,000 لە بازار بە 18,000 و 20,000 باشە ئەو قەلانە فەرقیان چییە هیچ جیاوازی چانێ لە نێوان خۆیانە بۆ بەڵێ قەل جیاوازی هەیە قەلی کوردی و جنوب و کەرکوو عەرز و ئاسمانی فەرقە قەلی ئێران و کەشاوەرزی هەیە لەو لاوە بۆیەت زۆربەی لەو لاوە بۆیەت بەس من حەزم پێی نییە لەبەرەوەی من ئەوەم پێخۆشە شتم ما بە یەکێ جارێتر بێتەوە نۆکوونێتەوە باشە منەمێ وەکو پیشەوەرێک کە چەندین ساڵە جەنابەت لێرەیە کارەکەی ئەو کەسانەی کە دێن بۆ لاتە مشتەریەکانتان لە چ سیفەتێکیان بێزارن هەندێک کەس هەیە حەزت بە تەعامل نییە لەگەڵە حەز ناکەی من بەعەکسەوە من ئەوەیە بۆ لای من زۆر ئەگەر حەدیشم نیەوە بە معمیل و مشتەرەکانم بڵم هەمویان چاوی من ڕێزمەیە بۆ هەرەمویان لێرەوە مشتەرەکان زۆر بمێنەوە 20 دقیقە نیو سەعاتە بمێنەوە تا ئێوارە لای من نامێ ئەتوانم تەحمولیان لەگەڵاکەم و کارێکشان لەگەڵاکەم شکر ئەتایسێ کەسیان بەدڵ عاجز بووە بێزارت کە نەشکر نەبووە نەشکر لێرەیە هیچ کێشە ڕووی داوە بە تایبەتی ڕۆژانی جومعە کە لای من نەهات لە بازارەکە بەگشتی ناتوانم باسی بازارەکەم بەلەو لای من ئەگەر کێشەی کابرا خەلێکە با 20,000 30,000 کەمە زۆر ئاساییە بەلام و بابی خوانوشیگانی بەقەی چێکە
من بۆ سەربەرزم جارێت لە شوێنێ باس مەکایەتەوە بۆ لامتێکی هەشە بۆ 5,000 بۆ 3,000 دەنگی هاتووە قسەی کردووەمانە من حەزم بەڵێ زۆر وتومەش خۆزەم خواست وتومە خۆزگە بەهاتە ئەو شتەی لای من ببردایە یا قبولی کردا من ئەو شتم بەهاتوو لە بریا و کابرا بڕۆشتا و شەڕووی باشە جەنابت لەگەڵ هاوڕێکانتە لە دوکانارەکان بەڵێ طبعا منافسە هەیە بەڵێ ئەم منافسانە تایە هەیە منافسەی شەریفانەیە ئێمە دەستخۆشیان لەکەین هەبووە کەسێک منافسە بکە لەسەر یعنی کۆمەڵەشتی لاوەکی بەڕاستی بەڵێ ڕۆژێ برادێکا و لێرۆ ئەشزانم ناوی نابە خۆش زانێ قڕبەت بێ ئەوتی کاک شاخەوان قەلەکانی تۆ کە شاوەرزی وتم کێ دیدی کاک فڵان کەسە لەم بازار ڕایسته منیش تەسویرێکم پێ وتم ئەمە کێوتی ئەمە کاک فڵان کەسە وتم ئەی بۆ ئەو ئەیوا کە شاوەرزی نیە بۆ تۆ ئەوێ بکە شاوەرزی ئەوە چییە چی بۆ لای من کە شاوەرزیە بە کە شاوەرزی چییە مەسلاحەیە ئەڵێ ئەمە لە ناو باخاڕاجیەوە مەسلحەیە بە سەری خۆمانەیدا بەڵێ بەخواوەکی لەڵێ خواوەشت کردیە من حەزم بۆ شتانە نییە حەزم بەو شتانە قەت نەبوو نیشە جا ئەو داوایە کرد تۆش وەکو ئەو بکەیت ئەو برادەرە هاو بۆ لای من پێش بێشەوەی بێ بۆ لای من چوو بۆ لای ئەوتبی قەلەکان مەسلاحەیە ئەوەی فرۆشە وتم کێ پێویدیتی فڵان کەس یەکسەوتی سێ پێشمە حەزەکەی تەسویرەکەی بە کامێرەکە پیشانتانێ یعنی ئەو قەل فرۆشت ئەی ئەمە کێوتی وەڵاو فڵان کەس وتم ئەی ئەو لای من ئەیبات ئەیباتە بەر دوکانەکەی خۆی لای منەی کڕێ بە 15 لای خۆی یا بە 20,000 ئەمانە هەیە ئێمە ئەمانەوێ ئەوە بگەێنین کە دوو جۆر منافسە هەیە منافسەی شەریفانە هەیە منافسەی ناشەریفانە هەیە خۆزگە هەموو دوکاندارێک هەموو پیشەوەرێک منافسەکەی شەریفانە بێ لە ئەو شوێنانە بۆ ئەوەی دوجار ئەوەی تەنیشتی شەوە هاوڕێتە براتە خزم و کەستە ئەویش هاتووە قازانجێک بکە و ڕزقیش لای خوایە طبعاً هیچ کامێک لە ئەم دوکاندارانە لە ڕووی ڕزقەوە تەسیر ناکاتە سەر ئەوەی تر ئەبێ ئەوە چاک بزانین ئێمە مسلمان بە تایبەت وا فێرکراوین کە ڕزق هەر لای خوایە ئەبێ مەمنون بین بەو ڕزقی کە پێمانەدا و قەنەعەتمان پێ هەبێ مادام ئێمە وەکو جەنابت باست کرد هەوڵمان هەیە هاتنە دەرەوەمان هەیە ئەوە چەندین ساڵە خەریکی کاری ئەوەی لەسەر ئێمەیە بە گوتەی مامۆستا ناسری سوبحانی چی بکەین و چی نەکەین نەک چی ئەبێ و چی نابێت دووبارە زۆر سپاس بۆ جەنابەت هیوادارم هەر بەردەوام بی نمونەتان زیاد بێت سەربەرز بنیا ئەچینە لای چەند پیشەوەرێکی تر و چەند باڵندە و ئاژەڵ و ئەو بابەتانەی تر بزانین لای ئەوان چ باسە و ئەو کێشە و گرفتانەی کە سەبارەت بە پیشەکەی خۆی بوار و پسپۆڕەکەی خۆیان ڕوئەدا چ باسە و لەگەڵمانە بمێننەوە ئینشاءڵڵا. سپاس دەکەم ئەگەر خۆت بناسیێنی سوپاس دەکەین. من ناو عومەرە و لە پرۆژگای داڕۆغای ژەکەم لەژێر پردەکەی کاک عومەر سلێمانی باڵێ. کاک عومەر جەنابەت چەند ساڵە ئەم کارە ئەکەی؟ قوربان من لە 94 خەریکی ئێمیشە 94 بەڵێ یعنی 28 ساڵە بەڵێ ماشاءالله. هیچ گۆڕانکاریەک ڕووی داوە لەم بازارەیە یان هەروە خۆی هەرو خۆی ماوە دۆ قوربان ناوەڵای هیچ گۆڕانکاریشی دیار ئەم بازارە هیچ ناوێکی خۆی هەیە یان هەر پێوترێ ژێر پردەکەوتەوە هەر مەشهورە بە ژێر پردەکە تایبەتە بە قاز و قورینگ و ئەو ناوە بەڵێ پەلەوەری کوردی بەڵێ زۆر باشە. ئێستا باسم کردوتم ئێمە کە هاتینە ئێرە کۆمەڵە مراویەکی تەڕکرا و بەرتاندا بەرەو ئەو بەرەوە بڕوە کە خەریک بوو کۆمەڵێ سیارەش لێیاندا ئەوە چییە؟ ئەوانە مراوی میسرین هیچ ئەو کا شێرزادەیە لە لای ئێمە دایانەیە باشە ئیتر شوێنی ڕۆی نێکاتە لای ئێمە و لای ئێوە دایانە بەیانیان دەرێکات وی خەل لەژێر پردەکەەوە وەسێ ئەمە جێی سەرنجە بۆ من عومەر بەڵێ ئەم یارمەتیدانی یەکترا لێرە هەیە لەخوای گەورە بە زیابێت ئەرەوەڵا سوپاس بەخوای گەورە ئێمە چەند ساڵە بە یەکوین و برادەرین
ئەو شوێنی نێتر ئێمەش وەکو برادری وەکو پەلەوەکانی ئینسانیەت خۆی ئەهێنێ بۆ لای بەڵێ جەنابتان. لای ئێمە دایانێت و ڕۆژ لێوانە خۆی دایانێت زۆر جوان بەس بۆ تەڕ بوون ئەو مراویان ئەوە هەڵێ مراوی تەڕ نابێت تەڕەبێ قوڵان تەربوونەکەیان شوێنە ئەوە دوکانەکان شوێردووە شوێنەکانیان پاکردووەتەوە بە سۆندەکە ئاوڕشێنیان کردووە ئەوانیش بۆیە تەڕبوونە ژنەوەکو تر تەڕ نابێ خۆی چێتەنەوە ئاو چەند جۆر پەلەوەر جەنابەت کڕین و فرۆشتنی پێواکەین ئێمە بە زۆری خەلی کوردی و قاز کەڵەشێر و مریشی کوردی ئەم شتان زیاتر خواست لەسەر کامیانە ئەم سارە زیاتر لەسەر قاز بوو قاز بەڵێ بەڵێ بۆچی وڵای ئەم ساڵخۆسیەرەکەشی گران بوو ئەوە نەبێ بڵێ هەرزانیش بوو بێت ئیتر وڵای خەڵکە زیاتر حەزی لە قازە نازم بڵێم بۆچی باشە هیچ گیر و گرفتێک لێرەیە ڕووی داوە بە تایبەت بازار لە ڕۆژانی هەینیە زۆر قەرەباڵغە بێت ڕۆژانی هەینی هەر زۆر بێتامە بەڕاستیم ژێ پردەیان سیارە گەر بۆ نمونێ هەر نەک سیارەشە هاتوو شۆتان هەیە بە تەکیید ئەوە سیارە هەر ناتوانن لەم ناوەوە هاتوو شوەکە زەلامیش بەڵێ ڕێگای هاتوو شۆ نابێت سیارە لێرەیانە بۆ ئەوانە تامانی ماسەکە بەنی ساحە دەرناچێت ئەو نە قەرەباڵغا بەس قەرەباڵغەکەش ئەوەی بەس خەڵکەکە دروستی کردووە ژنە ئەو شتێکە لە بازار ڕای و قەرەباڵغی بەشی شارەی خەڵکەی کە دێ بۆ ئێرە هەمویان بۆ قاز و ئەو بابەتانە دێن نەخێر ناوەڵاگەر بۆ ئەو شتانە بێن بەشی چارەکێ ناکەشتەکان هەمووی تەواو سەردانی ئەوان بۆچی وەکو هیوایەتێکە حەزا ئەو هیوایەتە چیە کەوای لێکاکە لێرە بەس تەماشاکردن بەس تەماشاکردنەکە زۆربەی بیکە بە سێکەتەوە دوو کەتی بەس بۆ تەماشاکردنی هیوایەتی خۆیت زیاتر تەمەنیان چەندێکە لە چه ئاستێکان ئەم وڵای زیاتر گەنجن زیاتر گەنجن باڵێ ینی گەنجەیە احتیمام بە مریشک و بە قاز و بە قەلوانە بدا باڵێ زۆر ئاراوە زۆر کەسەیە خۆی گەنجە تەمەنی هەژدە بۆ 20 ساڵە بێ خۆی بەخێوێکات و هیوایەتێتی ئەو شتانە ئیسفادەشی لێ ئەکات کڕن و فرۆشتنی باڵێ ئاراوەڵا لەگەڵ پیشەوەرەکانی هاوڕێتانە باڵێ چۆن مامەڵە لەگەڵ یەکاکەن مامەڵەتان چۆنە لەگەڵ یەکا هەبووە گیر و گرفتان بۆ بنێتەوە مەسەلەن جۆرە منافەسەیەکتان لەگەڵا بکە ئێوە پێتان خۆش نەبێت هەیە جاروبار سوتوای کردووە ئەو شتانە ڕوویدا بەگشتی مامەڵەتان لەگەڵ یەکات چۆنە بەڵاستوات بخوای گەورە باش طبعا لە ڕووی ئاینیەوە لە ڕووی دینی پیرۆزی ئیسلامەوە ئەمە ئەو بابەتە بگەێنم بە هەموو دوکاننارێک لە هەر شوێنێکایە هەموو ئەو دوکانانەی کە لە دەوروبەرمانن هەمان کاری جەنابەتەکەن ئێمە قەنەعەتی تەواومان هەیە تەسیری ئەوەندەی لەسەر ڕزقمان نییە مادام ئێمە عەزممان کردووە هەوڵمان داوە هاتوین بۆ ئێرە کار ئەەکەین ئەوەی کە چی ئەبێ و نابێ لای خی گەورەیە ڕستەکەش بۆ ئێمە بەڵام بەداخەوە هەندێک کەس هەیە بە ناوی دوکانداریەوە لەوەیە برادریشت بێ چەند ساڵێکیش بەیەکەوە بن بەڵام لە ناخەوە وا ئەزانێت تۆ بوویتەتە بربەست بۆ ڕزقی ئەو ئەمە تا چەندێک ڕاستە هەیە زۆر ڕاستەوە هەر شەو لێشێتی ئێستا حالیان لێشێتی ئێمە بۆ نمونە برادری خۆمان هەبووە هاتووە لە لای لەو ژێپەدا زەلام هاتووە قەلی کڕێ هێناوێتی لە دوکانەکەی ئێمە کێشاوێتی زەلای پێ نەبووە سیقەشی پێی بووە نەشی ناسی وەکو ناسی نەیناسیوە برادری خۆی هاتووە لە دوکانەکە پەشیبان کردوێتی قەلی مەسلحەیمە بە قەلەکە کوردیش بوو ئەوانە ڕووماتیەکە جاجار گرتنەوە دروستەکە هەر برادری خۆشمانە تەوانەوە منزەڕێکی زۆر ناشرینە زۆر ناشرین بەڕاستی خی گەورە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم شمەکی کەس بەکەم مەزانە ئەمە قاعیدەیەکە بڕوات بێ ئەبێ بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە یاسایەکە بۆ ژیان ئێمە ئێستا لە ناو بازاڕین بەڵام کار بە یاسایەکی قورئانیەکەین خی گەورە ئەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم هیچ شتی هیچ کەسێک بە سووک مەزانە دایمەن چۆن حەزت لێ خەڵکی مامەڵەت لەگەڵا بکەن چۆن حەزەکەی کەسانێک شتت لێ بکڕن ینی پەلەوەرت لێ بکڕن بە هەمان شێوە کەسانێک هەیە ئەوێ ئاوا مامەڵی لەگەڵا بکەن ئێمە نمونەمان زۆر هەر باو باپیرانمان من چەند جار باوکی ڕەحمەتیم بۆ جیاڕۆمەتەوە کە لە دوکانەکانە کە دەڕابەکەی هەڵداوەتەوە خەڵک هاتووە بۆ لای وتوێتی من ئەمڕۆ بایی خۆم شتم فرۆشتووە ئەوەی تەنیشتمەوە سفتاحی نەکردو تۆ بڕۆ بۆ لای ئەو ئەم نمونانەشمان زۆر لە ئەو پەڕی جوانیایە ئەوە دەگمەنن ئەو پیاوانە ئەم نەماوان کو ناشری خوانە بێ و پیاوە شەکانە ڕۆیەوە سەردەنەوە زۆر بەکەمیشتی وا هەیە هۆکار چییە؟ وڵی هۆکارەکە بەس حەساد دوو بەگل باشە سەمن ئەم داوسێ دوکانی خۆم بۆ نمون باسی کەسیکە نەکەم ئەم ڕۆژی ئەگەر دەفتەرێکی دەستکەوێت خواتە من باقی کایساچینە لای ئەویش ئینشاءڵڵا ئەگەر ڕۆژی دەفتەرێکی دەستکەوێت ئایا هیچ لەرسەکەی من کەمە بێتەوە هیچ لە من کەمە بێتەوە کابرا ڕستی خۆیەتی خۆی گەورە بۆی نردووە ئەگەر من قەناعەتم بۆەوە هەبێت و حەز بکەم
ئەو ئیسفادەکە بە ذاتی خوا خۆشم لەو لەوانەیە زیاتر ئیسفادەکەم ئەگەر پێم خۆش بێ ئەو ئیسفادە نەکا خۆشم ئیسفادە ناکەم. باشە مام عومەر جام وەکو وتەی کۆتایی جەنابەت بەڵێ نەسیحەتێک تەمەنت چەندە جەنابەت؟ ماڵی 66 ساڵم ماشاءالله یاخوا تەمەنت درێژ لەگەڵ جەنابتان وەکو نەسیحەتێک بۆ هاوڕێکانت لە پیشەوەرەکان یان بۆ ئەو کەسانی کە دێن بۆ لای ئێوە مامەڵەی ئەم جۆرە پەلەوەرانەتان لێکەن چونکە بەڕاستی ئێوە معاناتتان هەیە بەدەست هەندێک لە خەڵکیشەوە کاتێک کە دێ مەعمەلەی زیادەکە یان ئەو سیفەتانەی کە لە لای ئێوە ناخۆشە ئەمەوێ تەوجیهێکیان بکەیت یان ئەو خاڵانەی کە ئێوە پێتان ینی ناخۆشە قورسە لەگەڵتانە مامەڵەی پێ بکرێ باسی کەی بۆیان. وڵای ئێستا هەندێک کەس بۆ نمونەیە جاری وایە ینی دۆست و ناسیایی خۆتە ئەڵێ شیلۆی قەلبە چەنە بۆ نمونە ئەڵێم شیلۆی بە 15000 ئەڵێ بە 12000 ئەمەیتێ ئەمە برادرمە و ناسیاویشمە و لەوانەیە زۆر سیقەشم پێی هەبێت ئەمە بۆ من ناخۆشەڵم کاکە وەڵا شیلۆی 15 پیاوە تۆ 16 بەرێت کاکە هەر 15 بەرێت وای لێ وام لێ ئەکا وا بێتاقەت مەکە حەز دەکەم لێن لە ماگەی خۆشی 2000 کەمترم باتێ و بەس لە کۆڵم بێتەوە ئەم شتانە هەیە بەڕاستەکە بەش شێزی زۆر ناخۆشە بێزارکەرە بەڕاست. نەسیحەتێک بۆ ئەو خەڵکە و بۆ هاوڕێکانت؟ وڵی بەگشتی هیوادارم هەر هەمیان دڵیان لە حانی یەک پاک بێ ئینشاءالله خی گەورە ڕزق و ڕۆزیان زیاد دەکا و بەرەکەتی تێەکە ئینشاءالله کەس بەغەڵەت بە یەکتری نەبا ئەوە هەمومان ئیسفاداکەن ئینشاءالله. کاک عومەر ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەناسیتان یاخوا سەربەرز بن خی گەورە ڕزقتان بداوە دەوامتان بدا بۆ کاری چاک و چاک دەستان خۆش بێ سەربەرز بن یاخوا. پێم وا بێ پیشەوەرێکی تر هەیە لێرە جیرانی مام عومەرە ئەمانەوێ ئەو پرسیارانە بە جۆرێکی تر لەم پیشەوەرەی ئێرە بکەین و بچینە لای و بزانین چێن و چەند ساڵە لێرەیە کارەکەن. سڵاوتان لێبێ باشم برا پاڵ باشە ئەگەر خۆت بناسێنی سوپاس دەکەین. عوسمان غەفور محەممەد. کاک عوسمان چەند ساڵە لێرە خاوەنی لە 25 ساڵ زیاد 25 ساڵ ماشاءالله. چەند جۆر ئاژەڵ یان پەلەوەر ئەفرۆشی جەنابەت؟ ئەنواع ئەفرۆشین ئەمە کەڵە شێرە و قەلە و خازە و مریشکە و کەروێشکە و ئەنواع وەشخاش دەفرۆشین. باشە ئەمانە سعریان جیاوازە؟ بەڵێ ئەنواع سعرمانەیە ساقەلی کوردی هەیە بە 18000 ئێرانی 34 نوعیە هەیە بە 8 و هەیە بە 9 و هەیە بە 10 و ئەنواع وەشغاڵی. ئەگەر پرسیارێ بکەم ئەم سعرانە کێ دیاری ئەکا؟ وڵای ئەم سعرانە خۆی قەلەکان دیاریەکە مەسەلە قەلەکەیە قەلەکە کوردی بێ ئەوە سعرەکەی گرانە قەڵی ژێ ئێرانیە هەیە لە دەشتا بەخێوەکرێ سعری جیا هەیە لە دەواژینا بەخێوەکرێ سعری جیا بەڵێ قازەکەش عینەشت. گرانترین قەل گەیشتۆتە چ سعرێک؟ 20000 قەلی کوردی بەڵێ کیلۆی 20000 بەڵێ قەلی چەند کیلۆ دەرەچێ؟ تقریبان 7 بۆ 8 گرانە کاو ناوێت داوەتێکیش کار ئەڵێن لە زستانە خواست لەسەر قاز زۆرە. بەڵێ تەبعاً ئەم پرسیارە لە لای من بۆتە گرێکوێرە بۆچی؟ لەبەر ئەوەی قاز لەقەڵ خۆشترە. قاز لەقەڵ نیابە لەوە پەیوەندی قاز لەگەڵ زستانە چییە؟ پەیوەندی ئەوە بۆ نمونە ئێمە ئازاین سینگڵ حەزەکژن بێنێ لە زستانە گەرمە بێتەوە وایە لە سەهۆڵەکە پاق لەو شێلمانە لەبەرەوەی گەرمە ڕەحمەتی لێ ئێ باشە قاز حەقی چیە بەسەر زستانەوە؟ ئەزانی قازەکە چۆن حەقی نییە ئێستا قاز لە زستانە بۆچی خۆشە لەبەرەوەی بۆنی نییە تامێکی تایبەتی هەیە. وەڵام لەنێکم بیستوڵەن بۆنی خۆش نییە لە هاوی نابۆنی هەیە لە زستانە ئەو بۆنی نییە ناوەڵە تامێکی تایبەتی ئەوەیە چەور بێ نی چەوریەتی تامەکەی خۆشترە خۆشترە ئاوی قاز و خەل زۆری ئەی بۆ لە هاوینا ناخورێ لە هاوینا لەبەرەوەی کە قاز و قەلکە جیای خوارد تامەکەی گۆڕێ ئێرە بەڵێ بابەتەکە لێرەیە قاز ئەگەر جیای خوارد تامەکەی ئەگۆڕێ لە زستانە نییە لە زستانە جاژە بێ یعنی عەزێتی ئەو قازە شێوەکەی ناگۆڕ یعنی ئەمە نهێنیەکەیە ئارە وەڵا بەس ئەوەیە لە هاوی ناقاز کەس تاالبی نییە. باشە جەنابەت لە قاوی ناقسەشە فەرمی قازمان ناوە دانی بە 16 3 کیلۆ لە هاوین لە زستانی شاکیلۆ بە 12 ناکردی ئەمە بەڵگە و ئەمە قسەکەیە باشە طبعا ئەگە بەعکسەوە بێت چکە زستان گرانترە بێ و هیچ گیر و گرفتت لەگەڵ خەڵکا بۆ دروست بووە مەسەلەن کەسانێک هەبێن بێن بۆلات مامەڵە بکەن و تۆش حەز نەکەی لەو جۆرە مامەڵەکردن ئەو کەسانەی کە دێن بۆلات حەز ناکەی مامەڵەیان لەگەڵا بکەی چێن بە زیاد ئێمە بە حکمیەوەی کاسبین کێشەمان لەگە کەسانیە وەکو کێشە ناڵێ
جاوبوا معاملة خلق هي عزيتها والله قليك ما بيتك يا شيخ دواي والله قاسيك ما اللي روانا وي هر اوانه بزوري او كسانه طبيعتيان چۆنە مواصفاتیان چییە دێت بۆ ئێرە چی ئەکات چی ئەڵێ والله هەر چی ئەڵێ بۆ نمونە ئەڵێ قاسێک مێ بۆ یەکێشی ئەڵێ نامەوێ ئەڕوا لە شوێنێک درێ کڕێمە کێشەمان نییە بەڵام لای ئێوە ئەم عەزێتدانەی زۆرە پێتان ناخۆشە تاقانە ساگەنە تۆ جەنابی قاسێک ئەڵێ قاسێک مێ قەلێک مێ من هەردووکی بۆ کێشم تۆ نەتەوێ ئێمە ناخۆشە جوانە ئەیکە تۆ ڕۆی لە شوێنێکی درێ کڕی باشە لەگەڵ هاوڕێکانتە هاوپیشەکانت لێرە هیچ کێشتان نەبوو لە براوان هەموو الحەمدولله جەناب تەڵی 25 ساڵە من لێرم کەس هەبووە منافەسەیەکی ناشەریفانە لەگەڵ ئێوەیە بکە نەوەڵا لەخوا بە زیابێ ئەوەتەی لێرەین هەمووی چوو ئاهلی کاسبە هیچ کێشە و گرفتان مەمە هەبووە کارەکەی لی نەزانێ و بە زۆر خۆی کردێتە ناو بازارێکی شکاوە بازارە جمعانیت بۆ نمونە دوو قاسی کردێ بۆ ماڵەوە لە پڕادەی خێر کردووە دەستی بە میشە کردووە زۆرمانێ لەو بابەتە ێساش حالێ حەزرە هەیە ئاراوەڵا زۆر هەیە چیان پێڵێ ئەو جۆرە کەسان وەڵاڵێن چیان پێڵە خیبریان نییە جاری وایە وەڵا باسی شتێکی کرد من مستەلاحەکەم بیر نییە ئەگەر مەسلحە بێت چی پێڵێن قەلی کە شاوەرزی و مەسلحە و ئێرانی و ئەم شتانەمانە یعنی ئەو جۆرە کەسانە چیان پێڵێ وەڵا چیان پێڵە میتر خوارەوە ناڵم ڕۆژەکە بێ بەوەستا نا خۆمە چی ئەمە هیچ عیلمێکی دیانی ئەمە بەس ئەوەیە کڕین و فرۆشتنەکەیە ئەکەێتە سەر ویژدانەکە و تۆ ێسا شارەزانی من یەڵێ قەلێکم بەرێ ئیتر من سێچوان و عەملایە تۆڵی کوردیم بەرێ ئیتر تۆ لی نازانێکە من ئێرانەگەر ئەلمیتیانە بێ مەسەن ئەگەر لی نەزانێت چۆن بە منی بفرۆشێ جاری وایە مەسلحەیە بە کوردی بە منە فرۆش کوردیەکە دووکی عیب نەبێت سنگی هەڵە دڕی زەردە ئەوە عیلمە لێ بزانێ دووگەکەی زەردە دووکی ئەسوورترە ئەمە عیلمە لە قەلەم کوردیەکەیە کە شاوەرزیەکە ڕەنگی سپیە باشە ئەڵێن قەلە سوورەکە بەتایبەت قەلی نێری سوور ئەڵێن زۆر گرانە وەڵای مەسەلە بەست پەڕەکەیە گینانە وەڵا جاریوا بە سەڕیان بۆ چێ خۆ پەڕیشە خوێ نا مەقسەم خەڵکە ئەگینا قەڵی سوورم لا بۆ یامە بە 15 ڕەشم لا بۆ یامە بە 90 وەزنە بەس وەزن بەس وەزنە قەلەبەرەوە گرانە بەڵێ تام وەکو یەک وایە هەرە وەڵا حەزەکەی من هەرجوگیانە بۆ لێنێم لە یەک مانجەڵا بزانم پەرخی پێ کامیرەمانەکەم وتی تامەکەی زۆر خۆشترە سەر لەکەێڵێ ئەڵێ تامەکەی خۆشترە تەناعەتێ بێمە زۆرمان لێ خۆشمان لە میشیان ئەوەی جەڵدە لی بایمەی خوێن یاخوا لەشتان ساغ ئێمە زۆر خۆشحاڵ بووین حەزەکەم پەیامێک بگەێنی بە هاوڕەکانت لە پیشەوەرەکان بەڵاسڵاو ڕێزمێ بۆیان و شایان ماچەکەم و حەلێرەوە خواڕستی هەموو لایەبا ئەنجا ئێمە ئەو کەسانەی کە لی نازان و دێنە ناو بازارەکە و وەرە خواڕستی ئەوانیش بە قەی ناکە آخر بە تەسیر لە ئیشی ئێوە ناکە وەڵامە بە حکم بەبەسم تەسیر لە ئیشی ئێوە لە ڕووی سیقە و متمانەی خەڵکیە سە بۆ نمونە منی هاوڵاتی دێم بۆ ئێرە دوکانێک نازانم ئەم دوکانە دوێنێ دانراوە پێرێدانرا تۆ بەیانی بۆ لای من ئەگەر شتەکە پێڵم لێ بکات دوو لە ڕووی جەنابێتتر متمانە ئێمە کێشەمان نییە تۆ بەیانی بۆ لای من قەلێک دەوێت ئەگەر قەلەکە بەدڵ بوو دەجاری دریتەوە لەو دەجارە یەک جار خەلوکەشی دیاویتە تۆ نایتەوە لای من بالفعل وایە ئەدەیتر ئاوایان بازارڕە چاکە ئەم بازارڕە وایە سەلامەیە ئەلێرانەیە قەلێکی ویستووە نەم بووە ڕۆشتۆ نەیخواردووە تاخیری کردووە بۆ ڕۆژێکە بۆ نیە چاکە کاک عوسمان ئێمە زۆر سپاسی جەناب دەکەین خۆشحاڵ بووین بە ناسیتان جەنابتان خاوەنی ئەزمونن ئێمە تەجروبە لە جەنابتان فێرە لە خزمەتان پەیامەکانتان هیواداری بگەیە بە شوێنی مەبەست چاوتان دووبارە سپاس بۆ جەنابتان و هیوای خۆشحاڵ سەلامت دنیاخوا ئەچینە لای کۆمەڵە پیشەوەری تر بەڕاستی ئێرە جیهانێکی زۆر سەیرە ئەوەی کە لە لای من سەیرە ئەوەیە ڕۆژانی هەینی ئێرە جمەی دێ یعنی ئەڵەی ئیتیفاق کراوە لە بینی شارەکانە هەموو شارێک وایە ڕۆژی هەینی بازاری پەلەوەر زۆرە ئەمە بۆچی با بچین پرسیارە بکەین لە ئەو بەڕێزانەی تر کە ئێستا چاوەڕێمانن پێیان ماوتووە ئەچینە لایەن ئینشاءڵڵا لەگەڵمانە بوو.
وردە وردە بازاری ژێر پردەکەی سلێمانی بەرەو قەرەباڵغ بوونە ڕۆ ئەو قازانەی کە ئێساکە باسمان لێوە کرد ئەوە تا ئەلێرن ئەچمە لای خاوەنەکەی و ئەمەوێ پرسیارێکی لێ بکەم سەبارەت بە ڕۆژانی هەینی بۆچی تایبەتمەند کراوە بە بازاری ئەم جۆرە پەلەوەرانە. سڵاوتان لێ بێ باشم برا ئەحواڵتان باشە ناوی جەنابەت کاک عومەر جەنابەت چەند ساڵە لێرە کارەکەی؟ دەمێکە مەسەلەن یعنی تەقدیری چەندێک؟ تقریبا 20 ساڵە بێت 20 ساڵ عمرێکە ماشاءالله لەشتان ساغ بێت جەنابەت تقریبا 12 ساڵە لێرە ناوی جەنابەت ڕزگار عەبدوڵڵا کاک ڕزگار 12 ساڵە وەڵا برات تەمەنێکە ئەم قازانە هی جەنابتە بڵێن ئەم مراویانە فەرق ناکات فەرق ناکات باشە ئێستا من پرسیاری ئەوەم کرد ڕۆژانی هەینی بازاری پەلەوەر لە هەموو شارێکە جمەی دێ بۆچی هەینی؟ هەینی ئیتر فرە بازارە فرە بازارڕە و هەمووی ئیتر ئیساحەتەوە بڵێن دەوامشت نییە هەمووی ڕۆکان لەبەر دەوامەکەیە بەت لەبەر دەوامەکەی هیچ هۆکارێشتر هیچ وەکارێککە نیە لەبەر دەوامەکەی و ئینجا هەچ کەسی ژێت کە جمەیە بۆ خۆشی خۆی ئەسەیرێ ئاژەڵاتەکە هەموو ئاژەڵاتێکە هەیە ئەسەیرێکە یا مناڵێکی لەگەڵایە دڵی مناڵەکەی خۆشەکە و هۆکارەکە بەزەوەی باشە لەسەر مێژووی ئەم شوێنە جەنابتان شارەزا هەن مەسەلەن لە ساڵی چەنەوە ئەم شوێنە ئاوەدانە بێ من لە بیرم بێ کە کەسانی زۆر من بن تەمەنتر کە بیریان ئێرە شوێنی هەمریش فرۆش بووە مزگەوتی گەورە تەجبیانە شوێنی گوێدێش بووە وڵاق و نزیکەی درۆی نەبێ 70 ساڵ بەرەو پێش ئێستا ینی هەروە ئاوەدان هەر ئاوەدان بوو لە کەسانی بەتەمەن لە خۆزیاتر بووە کە هەمان ئەو دیزاین و دیکۆرەیە کە ئێساکە هەیە یان گۆڕانکاری بەسەر هات گۆڕانکاریەکان چێوە دوکانەکانە هینا گۆڕانکاریەکان مزگەوتی گەورەیە ئەوە مزگەوتی گەورە دروست کراوە اینجا ئەمە بووە بە دوکان و بازارێکی گەورەینا شوێنێکی سەحرا بوو کە باسییان کردووە لێرەیە یعنی دوکان و شت زۆر نەبوو بە ئێساکانی کە گۆڕاوە دوکانەکان گۆڕی دوکان زیاتر گۆڕی زیاتر فراوان بۆتەوە بەڵێ باشە جەنابەت چەند جۆر پەلەوەرە فرۆشی؟ وڵایتە هەموو جۆرە پەلەوەریەکە فرۆشی لایی بێ قاڵ بێ ملیشک بێ قەل بێ باشە ئێستا من پرسیارێکم لەو برادەرە کرد جوابێ معقولی دایەوە بۆچی قاز لە زستانە زۆر خواستی لەسەرە؟ لەبەر ئەوەیە کە دستانان قاز زیاترە خوریە لە گەرمای قاز ناخورێ اینجا هۆکارەکەشی ناخورێ بۆن دڕنی لێیە بۆنی زیادەکە لەبەر بۆنەکە بەس ئەو باسی شتی تری کرد اینجا بۆ نەخۆشی تامەکەی گۆڕێ لەبەرەوەی بەڵێت جاخوای هۆکارەکە ئەوەیە بەساین بۆ نەکات و هەر لەبەر ئەو جایە کە بۆ نەکەشەکە بەڵێ بەد لەبەر ئەو جایە بۆ باشە کەس هەبووە بێزاری کردبێتی بە معمەلەی زۆر و بە هەندێک مشتری هەیە بڵێن خاوەن کارەکە حەزی پێی نییە ئەوانە چۆنن چین وڵایە بێتەفاتیان چییە؟ ئەبێت تەحموڵمانە بێت تاگە تەحموڵ بەس جاری وایە لە تەحموڵ دەرەچێت وایە ڕاستە چێن ئەو کەسانە بە زۆری؟ وڵایە بڵێم چیان چۆن مامەڵەیەکەکەن مامەڵەیەکەکەن تۆڵێ بە ئەو مریشکاڵێ بە 15,000 بە 5,000 اینجا تۆ مریشکێ بڵێ بە 15,000 مریشکێ بڵێ بە 5,000 خێرکەی وڵا بێ هەموو دنیانی ئێمە بێ مریشکێ و پەڕی خۆی کوچە خۆی پڕێزاد نابوو 2,000 خێرەکە ئەم نرخە چێ دیارەکە؟ وڵای ئەم نرخە بەد لا دیەکانە نا ئەوانەی کە لە دەرەوە یێنن بۆمان ئێمە ئەکایی کڕین کیلو 1,000ێکە چێتە باشە مامۆستا کەس هەبووە وەکو کاک عومەر باسی کرد بڕە پارەیەکی زیاد لە حەدی خۆی بخاتە سەر هەل لەم شوێنە لە شوێنی نەبووە ئەو پەڕی چەندێکە توانێت کیلۆی 2,000 3,000 1,500 2,000 هیچ ڕقابەیەکتان لەسەر لەلایەن حکوومەت و هیچمان لەسەر هیچی وامان نەکردو هەتاگون نەنە لە ڕووی سەرەواڵێت چەند جۆر پەلەوەرە فرۆشن وەڵای مریشکە و کەڵەشێرە و قەلە و قازە و مراویە و ئەوەی بینی بێتم جنابتان وەکو دوکانتان نییە بەڵام لەسەر دەستگێڕی ینی ئەمە دەستگێڕی پێوترێ ئەوانی دوکانی خۆیانیش بوونی هەیە هەردووشیان بوونی هەیە و عینیشتە هەر لە بیدایەت شەوە هەروە بوو
بەڵێ هەر لە بیدایەتەوە دوکان نەبووە بدایەت دوکان نەبووە دوکانی مریک فرۆش نەبووە هەر ئاوا دانراوە کە بینیت ئاوا بۆ بە دوکان و مریشک فرۆش بوو باشە ناکاتێک کاتێ ڕژەمی بەحەز کە مریشکی ناسکیشێ بفرۆشایە وایە بە تزیەوە بفرۆشایە بۆچی نانێش ئەوە فرێش وایە ئەها یعنی لە سەردەمی بەعسا ئەبواە تازە بواە فرێش وایە تازە بواە مەسلاح و مریشکی زیین و بەدزیەوە تۆ دوودو ئەو ێنا ئەو فرۆش کاتێکیانیان و شاوی بەلادیەها و هەر هەمووی ڕایەکرد بەنا ئەو قەیسەریانەیە کە تۆی بینێت هەمووی بەجێهێش بشگیریای تا بە مریشکەکە شەوەی گیرای سپاس بۆخوایە لەدەست ئەو جۆرە کەسانە نەجاتمان بۆ لەخوا وەکو قسەی کۆتاییتان حەزەکەم پەیامی خۆتان بە هاوپیشەکانتان بە خەڵکەکە بگەێن تەوێت چی بە خەڵک بڵێ وەڵا ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو گەلی کوردستان بە عام هەر هەمووی یا خۆشەویستیم هەیە بۆ هەر هەمویان ئەو کەسانی بێزاریشتانەکەن ئەو کەسانشی کە بێزاریشمانەکەن هەر گەرنیان ئازاکەین و خۆشەویستیشمان هەیە بۆ یعنی ساوە من لە کامیرەکە پیانەڵێ بەڵێ بۆ گردتان ئازاکرا بەڵام ئەم جارە بێزاریشمان کە گردنیان ئازاکە سەربەرز بن سەرکەوتوو ڕاستەکەی ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەناسیتان کاکبەر کاک ڕزگار جەنابتان بە ئەزمونن لە ئێمە زیاتر ئەزمونتان هەیەەوە تەمەنێک ژیاون ئێمەش تەجربە لە ئێوە فێرەبین دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتنتان بۆ خواست سەربەرز بنیاخوا سپاس بۆ جەنابتان بڕگەیەکی تر لە بەرنامەکەمان هاتوین بۆ سابوونکەران ئەم شوێنە زۆرێک لەو دوکانانەی کە لێرە بوونی هەیە تایبەتمەندە بە فرۆشتنی تەیروتواڵ و باڵندەکان بە تایبەت باڵندە ماڵیەکان کە لە ماڵەکانە ڕائەگیرێن ئەمانەوێ بزانین ئەو جۆرانە چین لێرەیە خواستیان لەسرە تەمان جۆری زۆرە ئێستا من تەماشام کرد یعنی وام لێ هاتووە کە ناتوانم لە بەریکەم ناوەکانیشان کەمێک سەیرە تیانە هەیە سعری زۆرە تیاشانە هەیە سعرێکی مناسبە هەموو کەسێک ئاتوانەیە بەدەستی بێنێ ئەو کەسانە چێن کە زیاد خویان داوەتە ئەم جۆرەشتانە و ئالوودەی ئەم تەیر و تواڵانە بوونە و لە دواییشا ئەمەوێ باسێکی ئەو بکەم لە ڕووی شەرعیەوە ڕاگرتنی ئەم جۆرە تەیر و تواڵانە جائیز نییە چکە پرسیاری زۆر لەو بابەتە ئەکرێت ئێستا من لای پیشەوەرێکی بەڕێزم ئەوە ئێستا چمە ژوورەوە سلام علیکم باش برا ئەحواڵتان باشە جەنابەت ئەگەر خۆت بناسێنی کاک جەبار کاک جەبار چەند ساڵە لێرە کارەکەی تقریبا 5 ساڵە لێرە کارەکەم بەس وەکو پیشەکەم 35 ساڵە پیشم 35 ساڵە ماشاءڵڵا تەمەنێکە موالیدی چەندی خۆش من لە خۆم 69 بەس کرد بە حەفتاوێک لە قەڵەمیدا یاخوا تەمەندێک کاک جەبار چەند جۆر باڵندەت لەلایە جناب جۆرەکانی باڵندە زۆرم لایە تووتی لایە تووتی ئەفەریقیم لایە بەکاوم لایە ڕۆژێلا لایە کاکاریکیم لایە غەندورم لایە غەندوری ئەفەریقیم لایە براکێتم لایە تورکوازیم لایە هەموو نوعەکانم لایە برسم لایە بە ئەنواعی باشە لە ڕووی سعرەوە لە ڕووی نرخەوە کامیان زۆر گرانە لە ڕووی سعرەوە تووتی یۆلۆ نابە تووتیەکە چێتە 35 وەرەقە ئەو تووتیە لە هەموو تووتیە بەنرخترە باشە بۆ ئەم سعرە چێ دیاری کردووە ئەم سعرە خۆی لە ئەوروپا وایە ئێستا تووتیەک لە ئەوروپا کە تووتی یۆلۆ نابە لەوێ هەر بە بەچکەی 30 وەرەقەیە کە ئێراداگاتە سلێمانی و ناوچەکانی ئێرە بەرەو کەمترەوە بەرەو دابەزیرەوە هەر کەسە بۆ هیوایەتی خۆی ڕایە مەسەلەن ئەو تایبەتمەندیە چییە لەو تووتیەیە قساکە ئەو تووتیە توانای 10 ئاەت زیاتری دەبەنە لەبەرێکە بەڵێ هەموو ئاەتی قل والله الحەمدولله ئاەتی هەموو ئاەتەکان باشە باس کەسێکە دوور قوڵای لەبەر نییە بەڵێ کەسێ هاتۆتە ناو ژێری من پڕەکەم تازە قل والله باشە جەنابەت لە بەیانیەوە هەتا ئێوارە لە ناو ئەم دەنگەی من لە بەیانی سەعانەوە لێرەم تا نوێی شەو بەزەوەی استراحەتە قەیناکە چۆن ڕاهاتووی بەڕاستی بۆ ئێمە زەحمەتە کە لێرەین ئەوە 5 دقیقەیە
بەڕاستی خەریکە سەرمان ئەدا لە ئێش قەناعەتەکە ئەگەر ڕۆژێ نێمێرە لەوانەیە نەخۆش ئەمە هەر بۆ دەرونی زۆرتە یعنی فێر بوویتە هەر فێر باشە ئەو کەسانەی کە دێنە لای تۆ معمیلی تۆن کڕیاری جەنابتن زیاتر تەمەنیان چەندێکە وە چێن ئەو کەسانە ئالوودەی ئەم جۆرە باڵندانە بوون هەموو کەسەکان هەموو مرۆڤێ ئالوودەیان تێرە بووە لەبەر ئەم تێرە بۆ مێشک ئارام بەخشە هەموو کەسێ لە هەموو تەوەنەکانەیە بە زۆری ئەوانەی کە لە تەمەنی گەورەتران تەمەنیان 40 ساڵ و 50 ساڵە هیوایەتیانم پێ تەمەنی 40 ساڵ و 50 پێ گەورن بە زۆری بەس ئێستا ژیرێکی تازە پیا بووە بەعام هەمووی دەرەجەیەکن لە بەخێکردنی باوڵە زۆرترین ڕەواج لەسەر کام جۆرەیانە ئەگەر ئێستا زۆرترین ڕەواج ئەم دەقەیە لەسەر غەندورە و لەسەر فنسە ئەو جۆرانەیانە ئەمانە دوتی 50,000 بەس نەوعیان کەوت ئێستا نەوعیانەیە 3 وەرەقەیە و 4 وەرەقەیە باشە بۆچی ینی ئەکەوێتە سەر نەوعەتەکە خەڵکی سلێمانی حەزی لە نەوعێتەکەیەتی سە لە فستەکە فول ئۆرنجەیە ئەتێتە 4 وەرەقە 5 وەرەقە بەڵێ ئێستا من ئەگەر ئەوە ببم بۆ ماڵەوە تایبەتمەندی ئەوە چییە تایبەتمەندی ئەوەیە بەچکەی دەنخۆشی نییە بەس ئەوەیە بۆ ئینتاجە و بەچکە زۆرەکەی خەڵک بەچکە زۆرەکە و شێوەشی جوان بەڵێ فستەکە شێوەی زۆر لە ڕووی دەنگەوە لە ڕووی دەنگەوە دەنگی هەرجی کەچی یەکەوتەوە دەنگی زۆر نییە زیاتر گەنج حەزیان بەڵێ بە زۆری گەنج ێستا بە زۆری خەڵکەیە بۆ ئێرە لە بەغاوەیە لە کەرکووکەوەی لە هەولێرەوە یعنی ئێوە مشتری جنوبیشتان هەیە بە زۆری خەڵکی بەغایە لە نەجەبەوە بیگرە تا کەرکووک بە زۆری ئەوانەیە بن بە جوولەی بە باشە کات جەبار لە ماوەی ئەم 35 ساڵەی کارکردن تا لەم بوارەیە کەس هەبووە لە مەعمیلەکانت لە ئەو کەسانی کە کڕیاری تۆن بێزارت بکەن بە مەعمەلە یان حەز ناکەی کەسێک بێتە لات مەعمەلە لەگەڵا بکە ئەو کەسانە چێن ئەو کەسی کە حەز ناکەم بێ لە تەیرەکە نازانێ هەیە معاملەکەی خۆش نییە لەگەڵێ هەیە لی نازانێ هەیە جاری وایە ئەزانێ ئەو شتە پاراکە لە دوای تۆیت ئەو شتە ڕاگرێت بەس نازانێت نازانێت بەخێوکردنی ئەمە گاڵتە نییە فێریانکە چۆن فێری ناکەین بە فێریەکەی شێوازی فێرکردنەکەی شێوازی ڕاگرتنەکەی ئەبێ هەمووی پێ بڵێ لە پێش باشە ئەمانە خۆراکیان چییە؟ خۆراکیان ئەنواعیان ئێستا غەندورەکان گوڵە بە ڕۆژە وەرزنە کەناریەکان کەتانە هەر یەکە و نوعی خۆێتی تووتیەکان گوڵە بە ڕۆژە و عەلی بابایە فستەقە ئەم شتانەی ڕاستە ئەڵێن ئافرەت حەزی بەم بابەتانە نییە بەعکسەوە بەڵێ لە سلێمانی هەوا بەجێستا لە سلێمانی لە سابیستی حەزی لێتی ئافرەت ئەگەر ڕای بێت بەس بۆ شارەکانی تر بڕاوکە نیوەی ئافرەتە حەزی لێتی بەس ئێستا لە سلێمانیشە بە زۆری ئافرەت ڕایەگرێت مشتری زۆر کە بیستومە پیاوان لە ترسی خێزانەکانیان ناوێرن بیکەون ئەوە کەوێتۆ سەرینی خۆیان هەیە کەسە پێ فرۆشی بەیانێنێت تۆ لە حەزم لە دەنگی نیە ناڵێ ناڵێ لە ماڵەوە پیانێ باشە دوکاندارەکانی هاوڕێت لە پیشەوەرەکان کەس هەبووە منافەسەیەکی ناشەریفانت لەگەڵا بکە لە حیاتیا لەخوا بەزیابێ هەمووی لەسەر و خوارەوە هەمووی وەکو براو هیچی نێکمان نیە 35 ساڵە جەنابەت کارەکەی هیچ کەسێکت بینیوە کاری خۆی نەبێ و لە پڕێکە بچە بێتە ناو بابەتەکە و بێت بەڵێ ئێستا کاری لە ئێوە شتێک داوە بەڵێ جاری وایە کابرا ئەزانێ ئەم شتە پاراکە یەکسەر خۆی ڕێاتە ناو بوارەوە تێگەی بەڵێ جاری وای لی نازان ئەمە واناکە متمانە لێرە کەم بێتەوە لێزانن خۆی ئێمە لێرا پێڵین دەستەکە یەکێ بۆ تێیت لێمانەکڕێ پێشەوە پێڵین ڕاو گرتووە یا ڕاو نەگرتووە ئەگە بزانین لی نازانێ حەزاکەین لێمان بکڕێ ئەگە بزانین کابراز لە تەیرەکە زانێ حەزەکەین پێ بکەشین و معاملێ لەگەڵ باشە ئەگەر لی نەزانێ ئێوە هەوڵ نادەن فێریکەن چۆن فێری ناکەین ئێمە هەموو شتەکانی پێڕێستا کابراایەکە تێرمان لێکرێ بەچکەیەکمان لێکرێ بە خێوکردنەکەی هەموو شتەکانی پێڵین باشە من لە ڕێگە کە هاتی بۆ ئێرە پشیلەم بینی کۆمەڵێ بڵێن ئاژەڵی ترم بینی لە کەروێشک و لە سمۆرە ئێوە ئەوانەتان نییە ئێمەوانە ڕناگرێت سمۆر و ئەم شتانە کە بوو بە وەرجی بەهار مەمنوع لێرە نایڵن نابێ ڕای بگرێت لەبەرەوەی کابرا لە سروشتا ڕایگیراوە حەز ناکات تو ئێستا بە سمۆرەیە لە دەشتێکا 4 دۆشکاگار بە بەچکەیەنی فرۆشی جایز لە ڕووی یاسایەوە جایز نییە مەمنوع بەڵێ کار جەبارێمە زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش سەربەرز بنیاخوا ئێمە ئەچینە لای بەڕێزێکی تر ئەچینە لای پیشەوەرەکانی تر زانین ئەو باڵندانەی تریان ئەو ئاژەڵانەی تر کە ڕاگیراون ڕایانەگرن ئەو کەسانە لەکوێ دەستیانەکەوێ ئەم بابەتە زیاتر سەرچاوەی بەدەستهێنانی
ئەم ئاژەڵ و باڵندە و تەیر و تاڵانە لەکوێیە ئەمانوێ ڕای ئەو بەڕێزانە ژوەرگیری ئینشاڵڵا لەگەڵمان بمێننەوە. یەکێک لەو دوکانانەی کە زۆر سەرنجی ڕاکێشە دوکانەکەی کاکسۆرانە لێرە بەناوبانگە تایبەتە بە فرۆشتنی پشیلە. جا پشیلەی وای تایە خۆت ناگری لە بەریەوەنە جوانە هەر حەزەکەی لە باوەشی بگری و بیبیتەوە بۆ ماڵەوە لەگەڵ مانابن با بچین بۆ لای کاکسۆران بە یەکەوە. سڵاوت لێ بێ کاکسۆران، ئەحواڵت چۆنە؟ باشە شکر، زۆر خۆشحاڵ بوو. خەریکی چیت؟ وڵایی لەم کاتا ئەمێ خواردنیان بەمێ و کاتەکەی کاتی خواردن. ئەم خواردنە ناوی هەیە؟ ئەمە درایفودی پێڵێن لە ئێمەژتر لە هەموو دنیا هەر ئەبوو ناوە ناوی هاتووە. طبعا من 3-4 جۆر خواردن تێکەڵ ئەەکەم سەبیلی ئەوەی کە هەر یەکەیان لە ماڵێکەوەیەن لەبەر خاتیوی کە هەر یەکەی بە جۆرە خواردنێک ڕاتەوە بۆی لێرە بۆنی خواردنەکەی خۆی بکە هەستی پێ نەکاتەوە گۆڕاوە چونکە زۆربەی زۆری پشیلە زۆر حساسە، یعنی بە گۆڕینی خواردن لە ماوەی سعاتێکە وەزعی تێگەچێت ما نەگرێ چۆنەڵی ئاژەڵێکی زۆر چۆن ئەو هەستانە جیاکرێتەوە. ئێستا ئێمە ئەیزانین بەڵام زۆر کەسێ بە تەلەفۆن ئاگادارمانەکاتەوە پێڵین و ئەیزانین ئەم زۆر یعنی ئەگەر خواردنێکی بەدڵ نەبێت تەسەورکە لە ناو مەعیدە و ڕیخۆڵەشا بهێنێتەوە دەرەوە، یعنی دوو لە ڕوتان لە ئەخۆی ڕشێنێتەوە هێنێتە دەرەوە، یعنی ئەوە حساسە بۆ شتانە و زۆر حەنینە بۆچی یعنی یەک جار ئاوا دەستێکی پیا بکێشە ئیتر خۆی عادزەکە لێت و خۆی ئاوا لولەکە حتا 3 ڕۆژ 4 ڕۆژە بێت و ئەمە شانێکی خەریکی بیت و زانم کاکسۆران جەنابەت ماشەڵڵا شارەزاییەکی زۆر باش هەیە لەم بوارەیە. چەند ساڵە لە ئەم بوارەیە کارەکەی؟ بەنسبەت ئەم ئیشەوە تقریبا وا بۆ 2-3 ساڵەچێ کەوتومەتە سەرم ئیشە پێشتر لە تەیر ئیشم کردو بەڕاستی و چەند ساڵێک تقریبا 10 ساڵ 15 ساڵ زیاتر لەسەر تەیریشم کردو و زانیاری باشمە بوو لەسەر تەیرەکان بەڵامی تر بەهۆی ئیشێکەوە وای لێ هاو گۆڕین بۆ ئەم ئاژەڵە ماڵیانە و بەڕاستیش پشیلە زۆر حەنین و زۆر یعنی چۆنەڵێ زۆر ئاژەڵێکی هێواش و لەسەر خۆ و یعنی وەکو شتێک خەڵکێک هەیە ئەڵێ بڵێەوە نا احترامەن ئەسڵ و ساسی نییە شتە ئەوە ڕاست نەشتی بیرەچێتەوە. باشە کاکسۆران چەند جۆر پشیلە لە لای ئێوە کڕن و فرۆشتنی پێواتێت جۆرەکانیان چەند جۆرن؟ بەنسبەت لای ئێمەوە خۆی بەڕاستی مەسەر زۆر پێشکەوتووە لە پشیلەیە مەسر بەڵێ مەسەر زۆر پێشکەوتووە یعنی ئەو جۆرە پشیلەی لە میسرا هەیە لە هیچ وڵاتێک و لە هیچ ئەوروپا و لە هیچ عالەمەکان نییە یعنی زۆر عجیب یعنی باشە هۆکارەکەی چییە بۆ لە مەسر چی وای کردو ئەو وڵاتە چی جیای کردووە هەرەمەکان هەیکەلی پشیلە فرعونیەکانە یعنی تەنانەت ئەویان هەیە یعنی من لە ڕەفیقم زۆرە لەوێ یعنی پرسیاریان لێکم ماڵ نییە 5 پشیلە و 10 پشیلەی نەبێ یعنی ئینتاجی پێکە یعنی بۆ کڕین و فرۆشتن بۆ ئیستفادە یعنی زۆر شتێکی باشە بەڵام لە وڵاتی ئێمە جنوب زۆر باشە جنوب زۆر نوعەتی باشتریان هەیە و جوانتریان هەیە هەرێمی کوردستان کەمتر و تازەتریشە دەستیان کردو بەم ئیشە بەڕاستی. باشە کاکسۆران جەنابەت پێش بەرنامەکە باسی شتێکی سەرنجڕاکێشت کرد چاکبوونەوەی برین بە لیکی پشیلەکان ئەوە چییە؟ سەیریکە لیشی ساک لەگەڵ لیشی پشیلە لیشی پشیلە چۆن پێت بڵم ینی وەکۆڵی دژە ڤایرۆسە ها ئاوا یعنی زۆربەی یعنی تەنانەت هەموو زۆربەی زۆری برینەکان خۆی کە تووشی ئەبێ بە لیشی خۆی پاشەکاتەوە پێوەی نامێنێت یعنی تەنانەت دەستم چەندجار برینار بووە یعنی سۆ فکر نەیزانیوە ینی چنگی لێگرت و یا شتێک بۆ ئەمانە دەستم بۆ ڕاگرتەوە لێسایەتەوە باوەڕم پێ بکات تەسویرم پێ هی دەست بریناری دەستی خۆم یعنی تۆ بیبینی ئەڵێمە بەمانگی چاک نابێتەوە تەسەور کە بە 5 ڕۆژ بە هەفتەیە پێوەی نەماوە هیچ یعنی زۆر سبحان الله یعنی شتێکی هەیە و بۆشە لە ڕێی دیانەتی ئیسلامیشەوە بەسەراحەت نامراوە بۆی کە سونەت ڕاگرتنیشی بەڵێ من تازەم بەڕاستی خەڵکێکی زۆر لە من زیاتر دەمێک ساڵترە هەیەتی تەنانەت برادرێکم هەیە دکتۆر سەرمەند دکتۆری ئینسانیشە و هەشێتی لە ماڵەوە یعنی ئەو شەڵا لێرە بواە ئەو قسەی بۆ بکردیتایە یعنی ئەو شتانی کە لەسەر پشیلە باسی ئەکا یعنی ئێستا بۆ تۆی باس بکات بۆ لەم کامێرەی جەنابتانەوە یعنی ئەوەی گوێی لێبێ
تصوركم بياني هم مالكان داني كان كريبه راسك. يعني للري طبعا لە ڕووی شەرعیەوە خەڵکیش بۆی بزانێ ڕاگررتنی پشیلە هیچ کێشەیەکی نییە چ لە ماڵەوە بێت چ لە دەرەوە بێت چ لەگەڵ خۆیان بێ بیخاتە باوشی هیچ کێشەیەکی نییە لە ڕووی شەرعیەوە و زانانیش زۆر لەوە باسییان کردووە کاک سۆران مشتەکانی جەنابێت تایبەتمەندیان چییە تەمەنیان چەندێکە زیاتر ئەو خەڵکەی دێنە لای تۆ ئاستی بژێویان چۆنە زیاتر ئیقبال لەسەر چنەوەیەک هەیە بالنسبة ئەوەی کە چێتە ئەم شوێنانی ئێمە چێنە و کەسانەی کە بەڵێ بۆ کڕینی ئەم بابەتانی ئێمە ئەوە جامان نەکردوتەوە ئەمە مامۆستایە ئەمە دکتۆرە ئەمە کەسێکی ئاسایی ئەمە نازانم ئەوە احترامان بۆ هەموو ناوەکانی تیا هەموو لە هەموو چین و توێژێک یەت بەڵام کچان زیاتر بەڕاستی و کچان زیاتر بۆ بەخێوکردنی باشترن یعنی بەڕاستی و پاکتریشن پشیلەی دەستی کچان زۆر ناز و مەکری زیاترە و زۆر پاکتر و زۆر جوانتر و زۆر هێواشترە کوڕان تۆزێک چۆنەڵی دڕتر بەخێویەکەنەوە نیە زۆر حەز پێ ناکەن زۆر بچێتە لای خەڵکۆمانە بەڵام هەموو کەسەگیەت و هەمووشی ئەیکڕێ و ئێستا تقریبا هەستەکەمەوە خەریکەی ترێ بێ بە مۆدێل بەڕاستی خاستن لە سلەیمانی و لە هەرێمی کوردستان بەعام زیاتر زۆربەی ماڵەکان ئێستا هەیانە چونکە هەم لە ڕووی شەرعەتی ئیسلامەوە هیچ ڕێگریەک نییە بەرامبەری و هەم لە ناحیە تۆبیشەوە بە هیچ نەخۆشیێکی نییە بۆ ئینسان بجۆزرێتەوە تەنها کە ئەشۆرێ هەر ڕێنمایەکش بۆوانەی کە هەیەە لە ماڵەوە ینی پشیلە کە ئەیشۆن ڕتوبەتێک لە لەشی ئەمێنێتەوە یعنی ئەگەر جوان وشک نەکرێتەوە بە مجێفە و جوان تەرتیب نەکرێ یعنی ئەڵێ تا 6 مان ئەو ڕتوبەیە لە بینی تووکەکە و پێستەکەیە ئەمێنێتەوە تووشی چی ئەبێت تووشی فتڕیات ئەبێت چۆنەڵی کەڕووی پێستە ئەو فتڕیاتە سوتفەی کردو گوازراوەتەوە بۆ دەستی خۆم گوازراوەتەوە چەند جار ینی ئەکسەرێتیان یعنی خەڵکەکەش هەر ئەوەی توش بە بەڵام هیچ شتێک نییە یعنی هەر بە مەڵحەمێک وە بزانم سعرەکەشی 1000 دینارە یعنی لە سەیدەلی بەشەری ئەیکڕیت هەم پشیلەکەش بە 3 ڕۆژ 4 ڕۆژ پێوی نامێنێ هەم دەستی خۆشتە باشە کاک سۆران جەنابەت لەوەتەی لێرەی هیچ کێشە و گرفتت بۆ دروست بووە لەلایەن مشتریەکانتەوە مەسەلەن ئەو کەسانەی کە حەز ناکەی مامەڵەیان لەگەڵا بکەیت کە دێت بۆ ئێرە تایبەتمەندیەکانیان چییە بۆ نمونە لە هەندێک دوکاننار پرسیارمە کرد ئەیانوی وڵی ئەوەی کە دێ بۆ ئێرە هەندێکیان معمەلەی زۆر قورس و ناخۆشەکە ئەویان بەدڵ نەبوو جەنابەت چی بۆ دروست بووە لەو مشتریانی کە تۆ حەز ناکەی مامەڵەیان لەگەڵا بکەیت چێنەوانە بەڕاستی ئەنوا ڕومانتیەکە بەڵام من تقریبا بە شتێک ناوم دەرکردووە سعرێک سابتەکەم بەڕاستی یعنی ئێستا ئەم پشیلەی لەبەر دەستمانایە يعني لم دكاني من أنا بالهرش ونشكي بس عرقي $200 يعني $250 باشا يمن ليرة داوي $100 ليكم يعني شيء بيبلم $100 $150 ما سعره كان اللي يمن وبكسكش عليه منام كاكا كأي كريت بيشتر رناي إيمي يعني لما ما اشتشي آوايا أما أجل كوايا أو أرشي هي تو أي كريت هر كاتي اللي بيزار بي إما بنيوي باراكي أتواني بودور جرينو يعني أما راستكيتي اللي بيشوف يعني بلام زور شوي نكهية زور جرانتر أي فروشن وەریشی ناگرنەوە لیان مەجبور ئەوانیانەوە بەلای ئێمە و یانە چونە بازارێکی چۆنە لە حەفتە بازارێکی وەکو ژێ پردەکە وەکو سوخە غەزل لە بەغا و لە کەرکووک لە زۆربەی شوێن هەیە ئەو بازارە کە ڕۆژی جومعان هەیە مەجبور کابرا لەوێ بێ بیفرۆشێتەوە و بە زەرێکی زۆریش بەڵام ئەوەی کە لای ئێمە یکڕێ باشە و من احترامم هەیە بۆ هەموو کەسانێک کە هێنە لای ئێمە بەڕاستی من تا ئەم دقەیە توشم نەبوو بە تووشی هیچ کەسێکەوە چاکە ئینشاءڵڵا تووشت پێوە کردبێتم یان لە معاملە تووشی بەڵام ئیتر ئەوەشە ئەبێ دوکانارەکەش تا هەمووکە باشە کاک سۆران ئەم پشیلانە سعرەکەی چێ دیاری ئەکا چی دیاری ئەکا بۆ نمونە کە ئەڵێ ئەمە بای $200 بای $300 بای $100 چۆن ئەم سعرانە دیاری ئەکرێت لەسەر چ بنەمایە پشیلە بەس بە دەموچاو پارەکەی بەرز و نزم ئەکات بەڕاستی ئەم پشیلانی دەروی خۆمان و زۆر جوانە من ئەوانەشم خۆشێ من ئەوانەی کە لە دەرەوە سەربانانایەن و ڕۆن و هیچ ئیشکالێکیشان نییە بەڵام تۆ دیقەت بە دەم و چاو و تووشیان درێژ نییە تووچێکی قەیفەییان هەیە باشە ئێستا ئەمە بریچی تووک قەیفەیە باشە یخۆ ئەمە تقریبا لەگەڵەوانی دەروی ئێمە چی فەرقە یعنی بس ئەمە تۆزێک دەموچاوی خرتر و بەنەوعێکە ماڵی و تۆ تۆز ئەوە نیە حەنینە بۆ دەست و ئەوانەی دەرەوە بکرێ بە ماڵی زۆر باشتریش ماڵی ئەبن بەس چییە دەمولوتیانەوەنە درێژە خەڵک بەوە حەزی لێ نییە ئێستا ئەمەی ببووراگەر ئەویان سێری ئەو نوعێتەکە باشە لێرە ئەمە ناوی چییە؟ لێرە ئەمە پێرشنی پێڵن
ئەگەر بۆ دەرکەم یەک دقە وڵا ئەگەر بکرێ هەندێ زانیاریشمان بدەیتە لە شتێ زۆر جوانە ئەمە دیقەت بە دەموچاوی زۆر یعنی ها بەس چاوە یعنی دەمولوتێکی نییە بۆ پێشەوە ئەمانە حتا دەموچاوی ئاوا مونفەیز بێ ینی چۆنە لێوەجی مانگی ئەو نیە دەموچاو خڕ بێ زیاتر خەڵک حەزیلێتی سپی تووشێ بێ درێژ بێ یعنی لەسەر ئەم بنەمایانە ئەمە پارەکەی دەورە بینی ئێستا ئەمە بۆ نمونە بە 150 دلار نوعێکی کە هەیە بە 100 دلار ئێستا هەر لەمە هەیە شیرازی پێڵن لای ئێمە هەر نفسی ئەو دەموچاوە ئێستا دەموچاوەکەی بۆ وا لە یەکەم کە بیبینی ئێستا ئەمە دیقەت بەها تەواو تەختە دەموچاوی وایە هەیە تۆزێک دەمولوتی درێژترێک ئێستا ئەوەش بشانێم ئەجینا هەمان شکل و شێوەشە ینی هەمان تووکە هەر تووک درێژە هەر سپیشە ینی ئەگەر بەڵام ئەمەیان کەمێک دەمولوتی درێژترە ماشەڵڵا ئێستا ئەمە شیرازی پێڵەن باشە خۆی پشیلە تەنها لەبەر دەموچاوی خۆی سێریکە ئەمە دەمولوتی تۆزێک درێژترە ئیتر خەڵکەکە تۆزێک ئاستی پارەکەی دابەزێ خەڵکەکە زیاتر حەز دەو دەموچاو فلاتانە باشە ئەمانە دڕنین خۆ نا هیچ ناسانن پشیلە بۆ کاتی حاڵەتی پێویست چنگەکانی هێنێتە دەرەوە ئێستا ئەمە نینۆکی هیچ پێوە دیار نییە ئیلا بێ دەست بنی بەناو لەپی دەستی ئەنج نینۆکەکانە کاتەوە ئەوش بۆ حاڵەتێکی کاتەوە کە پێویستی پێی بێ باشە کاک سۆران کەس هەبووە اختصاص و پسپۆری ئەم بابەتانە نەبێ خۆی کردبێ بە خاوەن دوکان و یەکسەر وەگەڵێ بە پاسکیلێکی شکاوە بێتە ناو ئەم تەسیری لە ئیشەکەی ئێوە کردبێ بەنسبەتەوە نە خوارز قەنێرە کەس کەس نییە بالفعل من کەمێ پێش ئێستا خەریکی چاکردنی ئەمان بووم تۆ هاتووتە دژورەوە ئەگام لێ نەبوو نەشمزانیەوە لە ماشەڵای ساوە دانیشتن قسەشەکەین وا ڕاوەستاوین قساکەین و باسی شتەکەین ئەمە بەدەست لەوانەیە ئەمەی تۆ ئێستا بۆ من بێتە باشتریش یعنی بەڵام منیش ئێستا حەو شارەزایی دکتۆرەکانم نییە بەڵام تۆزێک زەختم قسۆتە سەر چی پاکردنەوەیان هەموو ڕۆژ زۆر کەس هەیە تەنانە لە ماڵیشەوە پاکردنەوەیان کەمترە خۆی پشیلە بەس بەوە ئیسعاج ئەبێ بەوە چۆنەڵی تووشی نەخۆشی ئەبێ کە ناو ئەو شوێنی خۆڵ و بڵین تەوالێتەکەی ئەوەش تایبەتە خۆڵ و شتەکەی تایبەتە ئەوە ئەگەر بۆ بەچکە ئەگەر خۆڵەکەی بێبۆن بێ یعنی معتەری پێوە نەبێ زۆر باشترە چکە بۆی تووشی حساسیتی چاو نابێ بەڵام بۆ مەسەلەی گەورەکان کێشەی نییە ئەگەر بۆ ناریش بێ جیهانێکی زۆر سەیرە چکە ئێستا تۆ لەم دوکانایە ئەگەر هەست بە بۆنی زۆر ناخۆش بکەی ئەگەر مشتریش بینایتەوە یعنی چی بکە یعنی دوو دەقاوەسی ناتوانین تۆ ساعتێک لێرە سێریشت بکەیت و تا شتەڵە بژێریت و تا ئەم هەموو شتە ئینەکەیت یعنی بەڕاستی بۆ ئەو کەسانی لە ماڵیشەوە هەیەیانەوە وەزایدەن دوکانارەکانیش نەبێ بۆی نەسیحەتێک بێخواانە خواست لەر شتێ بکە بەڵام زەخت بخەنە سەر پاکردنەوەی تەشتەکانیان زۆر باش من ڕۆژانە 3 جار پاگەکرێنەوە بەیانی نیوەڕۆ ئێوارە پێش بەجێهێشتنیشان پێش ئەوەی دەرگادا بخەم پاچانەکەم و بۆچی چکە زۆر پشیلەم لایە ئێستا ئەگەر ناو تەشتەکەی پیس بێ ناچێتە ناوی مەجبور خۆی جەڕێنێ زۆربەی زۆریان تووشی التیاباتی خۆی بەپاکی بۆچی ناو تەشتەکەی زۆر پیسە ئەمیش خۆی ئەوەستێنێ ینی ناچێتەوە لەبەرەوە تووشی نەخۆشی ئەبێ باشە کاک سۆران ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە دیاری جنابەت زۆر سپاسی جنابەتەکەی نانا زۆر سپاسی جنابەتەکەی ئەو بەڕێزانی کەم یاخوا سەربەرز بن ئەوی زانی بێتم ئەوە خی گەورە بازارتان بداوە سەرکەوتوترتان بکە ئێمە دووبارە دەستخۆشیتان لێکەین و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە بەخشی بەم جۆرە دێینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ڕووناهی جیهانی ئاژەڵ جیهانی باڵندەکان جیهانێکی زۆر تایبەتە ئێمە سەردانی بازاری ژێرپردەکەی سلێمانی و سابوونکەرانمان کرد تاوتوی کۆمەڵێک بابەتمان کرد ویستمان چەند پەیامێک بە بینەرەکانمان بگەێنین پەیامی یەکەم ڕاگررتنی ئاژەڵ لە ڕووی شەرعیەوە تا ئەو سنوورە شەرعیە کە ئازادی لەو باڵندەیە زەوت نەکا یعنی چۆن یعنی هەندێک لە باڵندەیان هەندێک لە ئاژەڵ خۆی ماڵیە ئەگەر بێت و بەرەڵای بکەی لە دەرەوە ناژی پێویستی بە سەرپەرشتێکە ئەبێ سەرپەرشتێک خەریکی بێ بەخێوی بکە ئەمانە جائیزە ڕابگری بەڵام لە ڕووەکانی ترەوە ئەگەر بێت و ئاژەڵێک ڕابگری ئەم ئاژەڵە خۆی لە خۆیە حەزی بە دەرەوەیە لە دەرەوە زیاتر گەشەکە نابێت و ئەو ئازادیەی لێ زەوت بکەیت
لێرەوە ئەبێ ئاگاداری ئەو بابەتە بین لە ڕووی شەرعیەوە جائیز نییە ئاژەڵێک ڕابگری خۆی لە دەرەوەیە کێویە بەڵام بە زۆر بێنی و بیگریت و بیخیتە ناو قەفەزێکەوە ئەمە تاوانبارە بێ پێی ئەمە یەک خاڵی دووەم چوینە لای ئەو دوکانارانەی کە بینیتان لە بەرنامەکەی هەر کەسە و بۆ چوونی خۆی باسی کێشە و گرفتەکانی خۆیە کرد باسی پیشەکەی خۆی ئەکرد بە حەز و ئارەزووەوە باسییان لە پیشەکەی خۆیانە کرد هەندێکیان گلەییان هەبوو هەندێکیان دەستخۆشییان هەبوو چ لە کڕیارەکانیان بێ و چ لە هاوڕێ و هاوپیشەکانیان بێ بەڕاستی یان هەندێکیان کێشەی نەبوونی شوێن و جاری وا هەیە شوێنەکە بڵێن زەختی لەسرە فشاری لەسرە یان بچووکە پێویستی بە نۆژەنکردنەوە و تازەکردنەوە و گەورەکردنەوەیە ئەوەی کە بینیمان لە ئەم ئەڵلقەی ئەم بەرنمەیە ئەوە بوو کە چەند جۆرە کەس لە هاوڵاتیان خولیای ڕاگررتنی ئاژەڵی کێوینیان ئاژەڵی ماڵین و چێن ئەو کەسانەی کە زۆر حەزیان بۆ نمونە لە قەل خواردنە حەزیان لە قاز خواردنە پەیوەندی قاز و قەل لەم وەرزەیە پەیوەندیان چییە بەیەکەوە هیوادارین لەم ئەڵلقەیەیە جێدەستێکمان دیار بوو بێ پەیامی ئێمەی خزمەتکاری ئەو خەڵکە بە ئێوەی بەڕێز گەیشت بێ تا ئەڵلقەیەکی تر و بابەتێکی گرنگتر تازەتر باسەکەین و گفتوگۆی لەسەرەکەین بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.